لە کاتێکدا هێزێکی پێشمەرگەی کوردستان لە ناوچەی سنوونێ و خانە سووری سەر بە شارۆچکەی شنگال سەرقاڵی جێبەجێکردنی ئەرکە سەربازەکانیان بوون لەلایەن ژمارێک چەکداری یەپەشەی سەر بە پارتی کرێکارانی کوردستان تەقەیان لێکرا بەهۆیەوە گرژی و ئاڵۆزی لە نێوان هەردوولا دروست بوو ڕووداوەکە شەپۆلی دەنگی ناڕەزایەتی و جەماوەری و سیاسی بە دوای خۆی داهێنا لەسەر ئاستی ناوخۆ و دەرەوەی هەرێم کۆمەڵی شۆڕژگیری زەحمەتکێشانی کوردستانی ئێران هۆکاری ڕووداوەکە دەخاتە ئەستۆی پارتی کرێکارانی کوردستان پەکەکە بەوەی شنگال خاکی هەرێمی کوردستانە و بوونی پەکەکەش دەزوەردانە لە کاروباری ناوخۆی هەرێمی کوردستان. ئێمە پێمان وایە ئەو ئاڵۆزیانەی کە هاتنەکایەوە نەتیجەی دەستێوەردانی لایەنەکانە لە پارچەکانی دیکەی کوردستان کە ئەمە هەڵەیەکی گەورەیە سەرنجامەکەی ئەو ئاڵۆزیانەی لێ دەکەوێتەوە. ئێمە دەمێکە لەسەر و باوەڕێین دەبێت پارچەکان پاڵپشتی یەکتر بن نەک دەستێوەردان بکەن تا ئەم نوع ئاڵۆزیە لێ نەکەوێتەوە. ئەمە خاڵێکە. خاڵی دووهەم ئەوەیە ئێمە دەبێت بزانین کە ئەم ئاڵۆزیانە تەنیا قازانجەکەی دەچێتە گیرفانی نایارانی کوردەوە و بە تایبەتیتر لەم هەلومەرجەدا کورد هیچ قازانجێکی لێ ناکا بەڵکو ڕەنگە دەستی دەوڵەتانی چواردەوریشمان ئاواڵە بکە بۆیچی بە کەیفی خۆیان تەراتێن بکەن و ئاڵۆزیەکە زیاتر بکەن. ئەندامێکی دەستەی کاریگەڕی کۆمەڵی زەحمەتکێشانی کوردستان ئەوەی نەشاردەوە ئەوان پێیان وایە شنگال وەک هەر ناوچێکی تری هەرێمی کوردستان خاکی کوردستانە و حکوومەتی هەرێم بەرپرسارەتی پاراستنی لە ئەستۆ دەگرێت نابێت هیچ هێزێکی تر جێگرەوەی هێزی پێشمەرگە بێت و بوونی هێزەکانی پارتی کرێکەرانی کوردستانیش لە ناو خاکی هەرێم بۆ مەرامێکی پاوان خوازیە. پێمان وایە شنگال بەشێکە لە حکوومەتی هەرێمی کوردستان و ناکرێ هێزێکی تر سەر بە پارچەیەکی تر لەوێ دەسەڵات بەدەستەوە بگرێت. بەڵام ئەوان ئەڵەن ئەم هێزەی ئێمە بەشێکە لە شنگال یانێ واقعیەتێکە لە شنگال خۆی هەڵقوڵاوە و ئەمەش بێگومان ئەبێ بەڕێکەوتن لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر بەڕاستی ئەوان واقعێکن لە شنگال و ئەگەر خەڵکی شنگال لە دەنگدانێکا لە داهاتوو ئەگەر بکرێت دەنگ بەوانە دێن وەک هێزێک ئەگەر لە وەکو باشوور حسابیان بۆ بکە ئەو بەشەیان چۆن ئەزانین پەکەکە بە جۆرێ لە هەموو بەشەکانی کوردستانە حزب و هێزی تایبەت بەخۆی هەیە بە جۆرێک دەتوانین دەستێوەردان و بە جۆرێک پاوانخوازی لە پەکەکە بینێت. پێشنیۆڕی ڕۆژی 2 ئەم مانگە لە کاتی ئاڵوگۆڕی هێز لە ناوچەی سنوونێ و خانە سووری سەر بە شنگال ژمارێک چەکداری یەپەژەی سەر بە پارتی کرێکەرانی کوردستان تەقەیان لە هێزەکەی پێشمەرگە کردو ئاڵۆزی لێکەوتەوە لە ئەنجامدا ژمارە قوربانی و برینداری لێکەوتەوە و ڕووداوەکە ناڕەزایەتێکی جەماوەری و سیاسی زۆری بە دوای خۆی داهێنا. لە پای گرژی و ئاڵۆزیەکانی نێوان یەپەژە و هێزەکانی پێشمەرگەی ڕۆژئاوا لایەن ڕۆژهەڵاتیەکان پێیان وایە دەبێت پەکەکە و لایەنگرەکانیان کارێک نەکەن کە ببن بە پواز بۆ قەدیداری کورد. مونی سەلیم کوردستان 24 سلێمانی.